ژمارەیەک گەنجی هەڵەبجەن پێکەوە گروپێکی میوزیکیان پێگێناوە. چاوەکانێ بێدەنگە دوێ نیگاکان زۆر شێداڵێ وە خۆیان دەڵێن بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و دۆخی خراپی دارایی ئێستای هاوڵاتیان دۆخێکی دەرونی خراپی لا دروست کردوون دەیانەوێت کاتێکی خۆشیان پێ ببەخشن. ئێمە چەند هاوڕێیەکین کۆبووینەتەوە ڕیارماننا ئەم کار و چالاکیە بکەین بۆ یەکەم جاردا هەڵەبجەیە وتمان بە ئەم جارە لە ناو هۆڵەکانە کار و چالاکی نەکەین لە دەرەوە بیکەین هەم بە بۆنەی ئەم ڤایرۆسەوە هەم تۆزێک خەڵکی دوور بکەینەوە لەو دووبارانی کە پێشتر کراوە. مۆسیقای سەرشەقام چالاکیەکە کە بینەر بۆ لای خۆی ڕادەکێشێت لە دەرەوەی هۆڵەکانیش ئەنجام دەدرێت. لەگەڵ دەنگی مۆسیقاکەدا خەڵکی پۆل پۆل بەرەو چالاکیەکە دێن و خۆشحاڵی خۆشیان بەم چالاکیە دەردەبڕن. ڕاستەکەی پێشەکی دەستخۆشی لە بەرەبەرەتی ڕۆشنبیریەکەم و لە ئەو کۆمەڵە گەنجەی کە لە شارەکەمانە یەکێک لە باشتری شتەکانە کە تا ئێستا لە شاری هەڵەبجە ئەوەی من بینی بێتم چالاکی سەرشەقامی موزیک نەبووە. لەم بەردۆخە لە مەسەلەی دارایی و لە مەسەلەی ئەم کۆرۆنایە ئێستا بۆ دڵخۆشی مرۆڤ و بۆ نەهامەتیانەیە کە لەم سەردەما بەسەر مرۆڤ هاتووە یەکێکە لە باشترین شتەکان بۆ بەرزکردنەوەی ورە و توانای مرۆڤ. بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە چالاکی گەنجەکانی لە سەنتەری پارێزگای هەڵەبجەوە بۆ ناحیەکانی خوڕماڵ و بیارە گواستووەتەوە دەشڵێن پشتیوانی هەموو چالاکێکی گروپە میوزیکەکانن. ئەم گروپە گەنجەش کە ئێستا لە هەڵەبجات نەلای ئێمە کە پشتگیری بکرێن لەسەر شەقام کارێکی میوزیک بەرهەمێکی میوزیک لەسەر شەقام و چەند بەرهەمێکی هونەرمەندێک نمایش بکەن لەسەر شەقام بۆ بینەران. ئێمەش پشتگیری و پشتیوانیمان کردوون کە ئەم چالاکیە لە سێ شوێن لە سنووری پارێزگای هەڵەبجە بکرێت. بینەرێکی باشیان لەسەر ڕاستە شەقامێکدا لە خۆیان کۆکردووەتەوە وە خۆشیان وتیان ئامانجمان بوو لەم قۆناغە ترسناکەی کۆڕۆنادا ئێوارەیەکی میوزیک و گۆرانی بە هاوڵاتیان ببەخشینەوە. لە هەڵەبجەدا و لە نەبوونی هۆڵدا بە دەگمان هاوڵاتیان کاری میوزیک ژەنەکان دەبینن. ئێستا کە کۆڕۆنا هەمووانی بێزار کردووە و لە دۆخی خراپی داراییشدا هاوڵاتیان دەژین گەنجەکان وەک دڵسۆزیەک بۆ شارەکەیان ئەم ئێوارە میوزیکیانە بۆ خەڵک فراهەم دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.